بینەرانی بەڕێز ئێمە وەکو تیمی کەناڵی کێنێن ئێستا لە پارێزگای دیوانین بە دووری 180 کیلومتر 120 کیلومتر لە خاچی سعودیەوە دوورین لێرە لە بیابانی مەهاری ئەم بیابانە کۆمەڵێک گۆڕی بە کۆمەڵی زۆری لێە بەپێی ئەو زانیاریانی ئێمە ئەم گۆڕە بە کۆمەڵانە هەمویان کوردن و دانیشتووی یا ئەنفالکراوەکانی ناوچەی گەرمیانن. ئەم ڕێگا دوور و درێژە و ئەو بیابانە فراوانە چەندین گۆڕی بە کۆمەڵی لێیە کە هەمویان کوردن. ئەو کەسانن کە ئێستا بە ئەنفالکراوەکان ناویان دەبین کێ هەبێت بچێتە سەر ئەم گۆڕە بە کۆمەڵانە و بتوانێت ساتێک بە دیاریانەوە بوسێت. ئەمانەی لەم گۆڕەدان لاشەی ئەو کەسانن ئەنفال کران کە سوکاری ئەوانن کە تا ئێستا بەدەست گرفتەکانیانەوە دەناڵێنن حکومەتی هەرێم بۆی چارەسەر نەکردوون. ئەو پەرلەمانتارە کوردانی کە سەردانی ئەم گۆڕە بە کۆمەڵانیان کرد بازەوە دەکەن کەس بۆی نییە بە ناوی ئەمانەوە لە تاوانبارانی ئەنفال خۆش بێت. ئەمای لێرە ئەیان بینی ئەوە لە جلوبەرگەکانیان دیارە نە پێشمەرگە بوونە و نەعوسات بوونە ئەمانە خەڵکی بێتاوان و بێدیفاع بوونە تەنها گوناهیان ئەو بۆ کە کورد بوون زیندە بەچاڵ کردوون کراون ئەم جەریمەیە لە هەر وڵاتێک و لە هەر میلەتێکی دنیا درابێ ئەمڕۆ کراوە بە کەیسێکی نێودەوڵەتی و کۆمەڵێ مۆنۆمنتی لە دنیا بۆ کراوە و دنیا یادی ئەکاتەوە ئەی بۆیە ئەمە نەکرێ بە کەیسێکی نێودەوڵەتی و باسی لێوە بکرێ. ئێمە کاتیەوە هاتووە ئیتر ئەم ئەنفالە لەم قەزیەکی بچووکەوە لە بکەینە قەزیەکی حکوومەتی عێراقی لە پەرلەمان باسی بکەین. من نازانم چۆن تاوانباران من چۆن مجریمەکانی ئەم تاوانە گەورە عفو بکەین. من پێم وایە غەیری ئەمانە غەیری ڕوحی ئەمانە و غەیری کە سوکاری ئەمانە کەس بۆی نییە تاوانبارانی ئەنفال عفو بکە. هیچ یاسایەک لە دنیای قبوڵی ناکە کە تاوانبارانی ئەنفال عفو بکرێن. دەتی کورد قەرزاری هیچ شۆڕژگێڕێنی ئەم شۆڕژگێڕانە نەبێ ئەمانە شۆڕژگێڕ ڕاستەقینەی میلەتەکەی ئێمەن کە خوێنە مناق ڕژاو و زیینگە بەچاڵکران لێرە لەبەرەوە هیچ کەسێک ناتوانێ شۆڕژ بەسەر میلەتەکەی ما بفرۆشە کە سوکاری ئەم ئەنفالکراوانەوە نەبێ ئەم گۆڕە بە کۆمەڵانە نەبێ. بەڕێوەبەری بەشی گۆڕە بە کۆمەڵەکان لە وەزارەتی مافی مرۆڤی حکوومەتی عێراق ڕایگەیان چەندین گۆڕی بە کۆمەڵ لێرەدا هەیە کە بەنیازن هەمویان هەڵبدەینەوە. لێپرسای و ڕێکخراوی مرۆڤ بۆ مافی شەیدان و گۆڕە بە کۆمەڵەکان بازدەوە دەکات ئێمە گرنگترین زانیاریمان لایە لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان لە ناوچەکەدا. تم تقسيم العمل إلى مرحلتين، المرحلة الأولى تنتهي قبل حلول شهر رمضان المبارك، المرحلة الثانية بعد تستأنف بعد شهر رمضان المبارك. سيتم استئناف العمل بالمواقع الأربعة الباقية. لا زلنا نتلقى الإخبارات والمعلومات عن مواقع أخرى قد يتم اكتشافها قد تضم ضحايا آخرين ونتعامل معها بالطرق العلمية الحديثة من خلال الفريق اللي موجود واللي تلقى التدريب لدى اللجنة الدولية لشؤون المفقودين الICMB. إن هذه المقبرة واحدة من عشرات المقابر في هذه المدينة المنكوبة في أيام النظام السابق. أن هذه المقابر تحتوي على رفات أطفال ونساء وشيوخ وكهلة ومعاقين كلهم من الجنس والقومية الكردية. جاءوا هنا من عام 1983 ولحين عام 1987 الشهر السابع تقريبا منتصف 87 جاءوا حقيقة معصوبين الأيدي مكتوفين الأرجل معصوبين الأعين جاءوا يساقون بالعصا جاءوا يساقون بالهراوة جاءوا هنا دفنوا في الرمان وفي الإطلاقات الثقيلة والخفيفة والأرشيف الأمني الذي لدينا يدل هناك ضحايا مقبرة خاصة للأطفال ومقبرة خاصة للنساء زهقا لأرواح الرجال الذين أعدموا بالرصاص. بەپێی ئەو کەسانی کە کار لە هەڵدانەوەی ئەو گۆڕانەدا دەکەن ئەمانەی کە لە ئێستادا دەرهێنراون خەڵکی ناوچەی قادرکەرەمن و لە ئێستاشدا 3 گۆڕ هەڵدراوەتەوە 308 کەسی تێدایە. پێ دەچێت بە هەزارەها منداڵ و ژن و پیاوی کورد لەم بیابانەدا زیندە بەچاڵ کرابێتن. ئەوەش بەپێی زانیاریەکانی دەستگا ئەمنیەکانی ڕژێمی پێشی بەعەس کە دەستە وڵاتیانی ناوچەکە کەوتووە. عەبدوڕەحمان ئەبوبەکر کێنێن بیابانی مەهاری لە پارێزگای دیوانیە.